پیتەری قەڵاتزێ بەڕێوە چوو. هاوکارمان خالید راپۆرتێکی بۆ ئامادەکردوین بابینەری بین. هەشتەمین فیستیڤاڵی کلتوری و زانستی پەیمانگای کۆمپیوتەری قەڵاتزێیە. سیستەمی ئاودێری ئۆتۆماتیکم پێوە بەستۆ لەبەرەوەی دەزانین کە گشتوکاڵیەکێکە لە پایەکانی پێشکەوتنی. دەریا محەممەد خوێندکاری قۆناغی پێنجەمی پەیمانگاکەیە. بە پرۆژەیەکی زانستی کە داهێنانی خۆیەتی بەشداری فیستیڤاڵەکەی کردووە. باسی گرنگی فیستیڤاڵەکە و پرۆژەکەیمان بۆ دەکات. پرۆژەیەکم دروست کردووە. پرۆژەکەم بریتە لە وێدەر مۆنیتەرینگ سیستەم، سیستەمی چاودێریکردنی کەشوهەوا کە چەند شتێکم پێوە بەستۆتەوە لە سیستەمەکەمدا چاودێریکردنی خێرایی با و هەروەها ئاڕاستەی با و پێوەری پلەی گەرمی و ڕادێشەی هەوامان بۆ دەخوێنێتەوە کە ئەوەی زۆر گرنگە لێرەدا ئەوەیە کە لە ڕێگەی تاقەشەمسیەوە کار دەکات و هەروەها سێنسەری بارانمان بۆ زیاد کردووە بۆەوەی کە دڵۆپەکاری مارانی پێ بدۆزینەوە. جگە لەوەش حەمبارێکی ئاومان بۆ داناوە کاتێککە باران دەبارێ ئاوی بارانمان بۆ کۆ دەکاتەوە و لە کاتی پێویستدا بۆ ئاودێریکردن بەکاری دێنین. پاراستنی کللتوری کوردی بەشێکی دیکەی چالاکیەکانی خوێندکارانی پەیمانگاکە بوو. کچانی پەیمانگا بە جلوبەرگی ڕەسەنی کوردیەوە لەسەر شێوازی کۆن، مەشکەژەنین و تەشیڕستن و بەکارهێنانی دەستاڕیان زیندوو کردەوە. هەم چالاکی زانستیمان هەیە هەم کەلتوریمان هەیە. چالاکیە کەلتوریەکان بۆ زیندووکردنەوەی کەلتوری کوردی و نیشتیمانیە کە ئێمە ئەوڕۆ لە چالاکیەکانماندا تەشیکردنمان هەیە، شێکردنمان هەیە و هەروەها دەست و ئاوەنگمان هەیە. ئامان زمانمانەوە و پارێزگاریکردنە لە کەلتوری کوردی بۆ ئەوەی ئێمە هەمیشە کەلتورەکەمان زیندوو بمێنێتەوە و هەمیشە لە کەلتوری کوردەواری دابین. بە مەبەستی پیشاندانی توانای زانستی خوێندکاران و پارێزگاریکردن لە کللتوری ڕەسەنی کوردەواری، ساڵانە پەیمانگای کۆمپیوتەری قەڵاتزێ فیستیڤاڵی کللتوری و زانستی ئەنجام دەدات. ئامانجی سەرەکی لەم فیستیڤاڵە دەرخستنی توانای زانستی خوێندکارانمانە، هەوڵێکە بۆ پەرەپێدانی توانای زانستیان و ئەو بەهرانەی کە خوێندکارانمان هەیە خەڵکی تر ببینێ و تێیدا سوودمەند بێ و تێکەڵکردنی بواری زانستی و کللتوری بەیەکەوە مەبەست لێی ئەوەیە کە لەم سەردەمی ئێستادا ناتوانانی لە جیهانی تەکنەلۆژی و پێشکەوتندا دابڕێ. لە هەمان کاتدا پێمان وایە دەستگرتن بە کەلتور و فەرهەنگ و دابوونەریتە کوردەواریەکان یەکێکە لە ئامانجە پەروەردەیەکان. بۆیە مەبەستمان بۆ هەردوو بارەکە تێکەڵ بکەین و هیچ بوارێک فەرامۆژ نەکرێت کە پێمان وایە کە پەیمانگا خوڵقاندنی ئەو جوانەش و جێوێکی ئارامە و جێوێکە کە خوێندکار تێدا دڵخۆشە و هەست بە ژینگەیەکی ئارامتر دەکات، باشتر و دروستتر دەتوانێت پارە بەخۆی بدا و باشتر بخوێنێت. کردنەوەی فیستیڤاڵە زانستی و کللتوریەکان ماوەی چەند ساڵێکە بوونەتە دەرفەتێکی گرنگ بۆ خوێندکاران بۆ پیشاندانی تواناکانیان و ئاشنابوونیان بە کللتوری کوردەواری. خالید ئەحمەد، کورسات نیوز، قەڵاتزێ.